میێرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان لەم کورتە ڤیددیوە باسی گرنگی ئاژەڵ دۆستیەکەم لە قورئاندا. ئاژەڵ دۆستی بەمانایەوەی کە کەمترین زیان نەگەینی بە ئاژەڵ ئەگەر چی دۆستایەتی چی نەکەیت. دۆستایەتی بەمانایەوە کە لە ماڵۆڕای بگریان و بابەتانە قسە لەسەرەوە ناکەم، بەڵام مەبەستمان زیاتر ڕەحمکردنە بە ئاژەڵ. خی گەورە لە سوورەتی ئەنعام سوورەتی ژمارە 6 ئاەتی 38 أفرمت وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمثالكم. أفرمي هیچ دابەیەک نییە لەسەر زەوی، واتە هیچ شتێک نییە کە بەپێی خۆی بڕوات لەسەر زەوی، واتە هیچ بوونەوەرێک نییە کە بەپێی خۆی بڕوات. ولا طائر يطير بجناحيه، و هیچ فرندەیەک واتە طائرێک تەیرێک باڵندەیەک نییە کە بە باڵەکانی خۆی نەفرێت إلا وەکو ئێمە چین کۆمەڵێک ئومەتن إلا أمثالكم، واتە وەکو ئێوە کۆبنەوە باڵین کۆبوونەوەیان هەیە ئەخەون هەڵەسن لە خەو ئەچن بە دوای بژێویە، وەکو ئێوە نەفسن پێویستە مافی خۆیانە باڵین کە لەسەر زەوی بژین. ئاەتێکی ترمان هەیە لە سوورەتی ڕەحمان، خی گەورە فەرمێ والأرض وضعها للأنام. باشە، والأرض وضعها للأنام يعني چی؟ يعني خی گەورە زەوی داناوە بۆ ئەنام واتە چی؟ واتە بوونەوەران. جا هەندێک کەس بەداخەوە هەندێک مرۆڤی لوودبەرز ئەڵێت وای لێ کردووە والأرض وضعها للأنا، میمەکەی لێ کردوێتەوە، یعنی زەوی داناوە بۆ من، کە ئەنەماڵەی هیچ بوونەوەرێک نییە و هیچ کەسێک نییە ئەمی لێ نەبێت. جا لە سوورەتێکی ترا خی گەورە لە سوورەتی نەملە واتە سوورەتی 27 ئاەتی 18 خی گەورە فەرمێ حتى إذا أتوا على واد النمل قالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. يعني چی؟ يعني باسی سلەیمانە کاتێکە خۆی و سەربازەکانی چون بە ناوچەیەکە ڕۆیشتون، ئەو ناوچەیە پڕ بۆ لە مێرولە، بە شێوەیەک پڕ بۆ لە مێرولە. خی گەورە ناوی ناوە واد النەمل، یعنی دۆڵی مێرولە. دۆڵ بەمانایەوەی تێت کە لە بینی دوو شاخەیە، کە لەنێکی گەورەیە لە بینی دوو شاخە، کە فەرمێ واد النەمل کە ئەنەما دۆڵێکە و پڕە لە مێرولە. باشە، کاچێ بەو شوێنەیە مێرولەیەک دەنگی لێ بەرزەبێتەوە ڕوبەڕووی مێرولەکان، ئەڵێت بچنە کوونەکانتانەوە، بچنە ماڵەکانتانەوە تا سلەیمان و جوندیەکانی واتە سەربازەکانی تێکتان نەشکێنن، پێتان پیانەنێن و هەم لا یەشعورون، لە کاتێکا شعور ناکەن. واتە چی؟ واتە ئاگیان لێی نییە. ئەمە پەندیەوەی تایە کە سلەیمان پیاوچاکان پێغەمبەران بە ئاگاییەوە پێشیان بە مێرولەشانە ناوە. بە تایبەت کەسێک کە فەرماندەیە، جاخۆی فەرماندەیی و سەربازی و بابەتانە بەگشتی دڵ توند ئەکەن، بەگشتی ینی لەبەرەوەی تۆ مەشقی سەربازی ئەەکەی پێویستە توندبی، پێویستە بەهێزبی، بەگشتی دڵ توند ئەکەن. پێویستە و کەسانە کە مەشقی سەربازیەکەن لە هەر بوارێکە و لە هەر لایەنەکە بن، ئەگەر موسڵمان بن بە تایبەت، پێویستە کە هاوسەنگی ڕابگرن لە بینی دڵڕەقیە و دڵنەرمیە. سولەیمان لێرە عەلەیهی سەلام درودی خوای لەبێ ئەو هاوسەنگی ڕاگرتووە خۆیشی و سەربازەکانیشی، کە بە ئاگاییەوە پێ بە مێرولەشدا